ئەوە بەڕای من نەتپرسیایە باشکاری یەکەم حتمما. سڵاو لەبێ سڵاو لێبێ. پێم بڵێ وەکوچی بەشداری لەم پاڵەوانێت یاگەی سەرەتا بە ناوی خوا ئەم وەرزشە ئەوا بڵێن ئەم یاریە یاری دەستشکانەوە یاریەکە کە ماوەی نزیکی 3 ساڵە دروست بووە. جا لە تەواوی کوردستان ئێستا سوپاس بە خۆ یاریزانمانەیە یەکێ لەو پارچانەی کوردستان کە پارچەیەکی گرنگە لە کوردستان لە هەرێمی کوردستان ئەتوانین بڵێن گەرمیانە. لە گەرمیانی شتیان بە لە شاری کفریە بیرۆکەیەمان بوات کەم یاریە گەشە پێ بدەین و بەربڵاوی بکەین. بەشداریمان کرد لە پاڵەوانێتیەکان نەتیجەمان باش بوو یعنی ئەنجاممان باش بوو. جیا لەوەش لە پاڵەوانێتیەکانە بەشدار بووینە پلەی دووەممان بەدەستێنەوە پلەی سێمان بەدەستێناوە خۆم پلەیەک بووم و تا کە ڕێکخراوی متمانە پێکراویش کە من بتوانم بۆ نمونە یاریزانەکانی خۆمی بۆ برم و سقەی پێ بکەم کە بەشداری پاڵەوانێتەکانی تیا بکەم ئەتوانم بڵێم ڕێکخراوی هاو سەر بە ناوەندی وەرزشی کوردستانە چکە بە شێوازێکی ئەکادمی زۆر جوانی ڕێکخراو یاریەکان ئەچێ بەڕێوە و ئینشاءالله بۆم پاڵەوانێتی داهاتوو کە لە باخی گشتی ئاکرێم بە ئەنجامێکی باشەوە بینین گەرمیان بە ئەنجامێکی زۆر بەرزەوە دەرەکەوێ و چاوەڕان بن. ئەزمونێکی باشە بۆ تیا و نەتیجەی گەورە بەدەستێنەوە. حتمما ئێستا ئێمە من شخصی خۆم پاڵەوانێتەکان پلەی یەکەم مێناوە دووەم مێناوە سێوەم مێناوە یاریزانی خۆم دووەم مێناوە یاریزان هەبووە سێمی هێناوە یعنی ئەنجاممان زۆر باش بوو. ئەتوانم بڵێم ئیتحادیش شایەتی ئەوەدا کە ئێمە ئەنجاممان چۆن بووە. بۆ پاڵەوانێتی ئامان جێوەیە پلەی چەندەم بەدەستبێنی بە چه ئاسێ بگەی؟ ئەوە بەڕای من نەتپرسیایە باشکاری یەکەم حتمما. حەزە هەر یەکەم ئەوە نەمتمانە بەخۆتە ماشەڵڵا. هەر یەکەم بوومە هەر یەکەم بوومە. ئینشاءالله هەر یەکەمیشە بی پشتبەخوای گەورە لەگەڵ هەموو هاوڕێکانتە پێیان بچێ بۆ گەنجان کە خوب بە نەم وەرزشانە و کاتەکانیان لە شتی بە سوود و لە وەرزش و لە خزمەتکردن و بەرەو پێشبردنی بوارەکەیە بەسەر برن. دایمەن گەنجانی کورد بەڕای من خۆخەریکردن بە وەرزشێکەوە ئیسفادەیەکی زۆر زۆریان بووە بێت چکە بچەوێیان نا ئەو کاتانی کە لەوە شاتوانی دایبنەی سوودی زۆر زۆر بۆ وێرە داهاتووە. بۆ نمونە گەنجێک کە لە وەرزبوونە شخصی خۆم ئەیکە لەو شتانی کە دایمە شانازی پێوەکەم بێت کە خاوەن بوومە جەستەیەکی بێزم لە وەرزشەکەی ئەنجام هەبووە خەڵکی ترە ناسمەوە هۆی وەرزشەکەەوە یعنی کۆمیکیشن بە قووەت بووە ئەم شتانە دەورە بینێ. بەڕای من گەنج ئەبێ هەر وەرزشێک بێت تەنها دەست پێ بکە. ئەگەر لەمە بپرسی طبعا ئەڵێم دەستشکانەوە دەست پێ بکەن چکە وەرزشێکە یعنی هەموو کەس دەتوانێت یا بەشدار بێت.